بەڵێ بەڕێزان قسە و باسی زیاتر دەکەین لە نێوان واقع و بەڵێنەکان هەم لە کاتی دەنگدان هەم لە پێش دەنگدان و لە دوای دەنگدان ئاخۆ حیزبە سیاسیەکان تا چەندە بەڵێنەکانی خۆیان دەبەنە سەر و لە ڕابردوودا تا چەندە کاریان کردو بۆ ئەوەی کە هاوڵاتیان متمانیان پێ بکات بۆ ئەوەی کە چ حیزبێک چ لایەنێکی سیاسی خزمەتگوزاری زیاتری گەیاندۆ بە شارەکان. وەکو لە هەواڵەکەدا باس کرا کە بە نمونە هێنراوەیەکێ لەو شارانەی کە دەکرا بە دووبەی وەکو دووبەی باز دەکرا هەولێری پایتەخت بوو کە دەبایە ئێستا دووبەی بایە، بەڵام وەک دەبینین لە زستاناندا هاوڵاتیانیان بەدەست لافاوە دەناڵێنن لە هاوینانیشدا لە بێئاویدا خەریکە دەخینچێن. ئێمە قسە باسی زیاتر دەکەین لەسەر کۆی ئەو پرسانەی ئاخۆ خزمەتگوزاریەکان تا چەندە بانگەشەن، بانگەشەکان تا چەندە دەکرێنە واقع. بە میوانداری زۆر بەڕێز مەحموود خۆشناو و تەبێژی مەڵبەندیسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمان ئامادەیە. کاک مەحموود سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم ئاخۆ هەولێر لە نێوان ئەم هەولێری ئێستا هەیە لەگەڵ هەولێری دووبەی جیاوازەکانیان چیە و هۆکارەکەشی چییە؟ سڵاو ڕێز بۆ جەنابتان و بینەرانی کوردسات نیوز. بەتاکید بەر لەوەی باسی هەولێر بکەین پێویستە باسی بارودۆخ و ژیانی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین، بە تایبەت هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ئێمە باش دەزانین کە هەولێر کەموکوڕەکانی هەولێر لە ڕووی خزمەتگوزاریەوە، کەموکوڕەکانی هەولێر لە ڕووی ئازادی ڕادەربڕینەوە، کەموکوڕەکانی هەولێر لە چوارچێوەی پایتەختی هەرێمی کوردستانەوە کە پێویستە پایتەختی هەرێمی کوردستان پایتەختی هەموو کوردستانیان بی. پێویستە هەولێر یەکسانی لە نێوان هاوڵاتیان و دانیشتوانی هەولێر بیت، بەسەر بە چلانێکی سیاسی بن. پێویستە هەولێر نمونەیەکی جوانی حکومڕانی هەرێمی کوردستان بی لەسەر ئاسی عێراق و ناوچەکە. پێویستە هەولێر دیسانەکەەوە ئەمە کە باسی هەولێر بکەین لە ناو ئەو جانتای کە لە ئەرشیفی یەکێتیمانی کوردستانەوە هەیە، چ لە سەردەمی حکومڕانی یەکێتیمانی کوردستان، چ لە سەردەمی دوای حکومڕانی یەکێتیمانی کوردستان لە سویەکی ئابی 96ەوە، چ بە چه هۆکارێک بی و لە ژێر کاریگەری چه وڵاتێکە بێ. ئەمە یەکێتیمانی کوردستان قسەی خۆیەوە لەو بارەوە. بەڵام دیسانەکەەوە لە بانگەشەی هەڵبژاردن وەکو یەکێتیمانی کوردستان لە هەولێر بیرمالەوە کردەوە کە لە چوارچێوەیەک مامەڵە لەگەڵ کەیسەکان بکەین، لە کەسە دۆسیەکان بکەین لە چوارچێوەی ئەو واژوەی کە هێزولانە سیاسەکان کردیان، ئەو واژوەی کە کاندیدە بەڕێزەکانی سەرجەم هێزولانە سیاسەکان کە لە نێوانیشیاندا هاوپەیمانی کوردستان پێویست بوو لەو چوارچێوە دابی کە مدەوەنەی سولوقی انتخابیە کە لە سەرۆکاتی کۆماری عێراقەوە شۆڕبەوە بۆ سەرجەم لایەنە سیاسەکان و لەناو هەموو لایەنە سیاسەکان شۆڕبەوە بۆ پارێزگەکان لەوێشەوە واژویان کرد. بەڵام بەداخەوە دەست پێشخەری ئەو بابەتە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەستیان پێکرد، هەڕەشە و قسەکردن و خەرقی مدەوەنەی سولوکی انتخابیان کرد کە ئێمە بەداخەوە پێمان وابوو کە بانگەشەی هەڵبژاردن پێویستە لە چوارچێوەیەکی ئارامدا بێ و هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق زۆر جیاوازە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە شێوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە هەولێری پایتەختەوە و پارێزەکانی ترەوە پەیوەستە بە هەڵبژاردننی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەک ئەنجومەنی وێنانی عێراق. خۆمان بۆچی لێسەدا ئەوە بەکارهێنرێت؟ بەڵێ بەڵام لێرەوە لە کوردساتەوە دەیڵێم خەڵکی هەولێر وشیارە لەوەی کە بانگەشە بۆ ئاوادانکردنەوەی هەشتی حەسارۆک، بانگەشە بۆ دروستکردنی ناوەندی خوێندن و خوێندنگاکان لەو شار و لەو شارەوە هیچ ڕەبتی بە هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق و فەرمو ئەوان لە هەولێر دەسەڵاتدارن، فەرمو ئەوان لە هەولێر پارێزگارن، فەرمو ئەوان لە هەولێر هەموو فەرمانگەکانی حکوومەتیان بەدەستەوەی ئەی لە ماوەی ڕابردوو لەکوێ بوون بۆ نەیانتوانی ئەوانە بیکەن کە ئێستا ئەو بەڵێنانە دەدێن. بۆیە هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق زۆر جیاوازە، ئەجندای کاندیدان بۆ پەرلەمانی عێراق زۆر جیاوازە. ئێمە شەڕ لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکەین و یەکێتیمانی کوردستان چ لە سەردەمی شاخ بیت، چ لە دوای شاخ، چ لە سەردەمی شار بیت، چ ئێستاش لە دوایینیان 200 میلیارد دینارەکەی بەغداوە کە ئەگەر ئەو نەبا پاشەکەوتی موچە بەردەوام دەبوو چێ دابینی کردیە، چێ لەو تیمەی عێراقەوە بوو، چێ لە گفتوگۆکان بوو، ئەدیەوە قوبات تاڵەبانی نەبوو، ئەدیەوە وەزیرە بەڕێزەکانی یەکێتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان نەبوون، ئەدی ئەوە لەسەر ئەساسی پەیوەندی مێژوەکانی یەکێتیمانی کوردستان ئەو متمانەی کە هێزولانە سیاسی عێراقیەکان کە یەک دنیا گلەیان لە هەرێمی کوردستانەوە لە پابەندبوونیان بە یاسای بودجا ئەوان نەبوون کە ئەو تیمە نەبوو لە بەغدا گەشتە ڕێککەوتن و ئێستا کە پاشەکەوتی موچە نەما، ئێستا کە موچە سەر لە سەڵ دەدرێ، ئەدی خۆشیان ناڵێن لە ڕانگەیاندنەکانیان کە ئەوە دەرئەنجامی ئەگە 200 میلیارد دینارەکە نێ ناتوانین موچە بە کاملی بدەین. ئێخۆکامی بە کردار جێبەجێ کردیا. ئەگەر باسی پێشینەی هاوسەرگیری بکەین، پێشینەی خانوبەرە بکەین،
قەرزی بچووک بکەین قەرزی پیسەشازی بکەین هەموو ئەوانە باز بکەین ئاوادانێک لە دێهاتەکان بکەین لە سەردەمی کام حکومڕانی بوو کام سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت یاریمی کوردستان و تیمی کام حزبولایانی سیاسی بوو کە ئەوانەی بۆ هاوڵاتیان دابین کرد لە بەرامبەرشدا کاک محمود ئەگەر باسی کەمی ئاو بکرێ کەمی خزمەتگوزاریەکان بکرێ لافا و جێبەجێ نەکردنی ڕێڕەوی ئاو بێ بۆ زستان ئەمانە شار پشکی شێر بەرەو ناوچەیەکەوێت ئەگەر باسی کەم و کوڕەکان بکەین دڵنیا بە لەوەی بە دەیان حڵقەی تر تەواو نابین ئەوانێک کە لە هەولێرەوەیە لە دهۆکەوە هەیە لەو ناوچانەدان بەڵام هێشتا هاوپەیمانی کوردستان و هێشتمانی کوردستان دەڵێ پێویستە ئەوانە لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە لە ڕێگای ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە چارەسەکەن بەڵێ کەم و کوڕەکان زۆرن ئێمە باش دەزانین لە هەولێر لە هاوینی ڕابردوو ڕێژەی پێویستی ئاو لە ناو ماڵان کەم و کوڕی و کەمی ئاو لە ناو ماڵانی هەولێر چی هەڵداوا لێ هات بە تەنکەر خودی پارێزگاری هەولێر کە خۆی نیشانەی ئەوە دەدا کە خۆی بە تەنکەرەوە ئاوی بۆ ماڵان دەبێت ئەوە نیشانەی ئەبێ ئاویە ئاو ئەگەر بە تەنکەر هەبێ بۆ بە تۆڕی ئاو نییە ئەگەر ئاو لە تەنکەرەکانی ئاوە بتوانین دابی بکرێت بۆ گەڕەکان ئایلۆ لە تۆڕی ئاو نیە ئێوە کاتێک کەم و کوڕی حکومڕانیە لە هەولێر کەواتە پێتان وا بوو جیاوازیەکی چینایەتی هەبوو لە کاتی دابەشکردنی ئاو و کارەباکەشدا ئەمە پێمان وایە لە هەولێر ئەگەر باسی باشووری ڕۆژئاوای هەولێر بکەی لەگەڵ بەشی باکوور و ڕۆژهەڵاتی هەولێر هەر هاوڵاتێک بێتە هەولێری پایتەخت دەزانێ ئەو بەشەی هەولێر چۆنە و بەشەکەی تریشی چۆنە ئەگەر باز لە باکووری ڕۆژهاوای هەولێر بکەین بە تایبەتی ئەو ناوچانی پێدەنێن ناوەند مڕبعی زێڕین باز لەوە بکەین ئەو ناوچانە چۆن و باداوە و تەیراوە و گەڕەکەکانی تری هەولێر نەورۆز و کوردستان و شادی و ژیان و ئەو گەڕەکان نامەوێت باسکەم بەڕاستی ئەگەر باسی ئەمە دەزانین ڕاستە لەوەیە ناوچەیەک لە ناوچەکانی شوێنێک لە شوێنەکانی هەولێر زۆر بە جوانی ئاوادان کرابێتەوە شوێنێک لە شوێنەکانی هەولێر زۆر بەڕێکوپێکی بەڵام سەتادەی هەولێر تێپەڕ نادا ئێمە پێمان خۆشە ئەگەر پارتی دیموکراتی کوردستانیش بی ئەگەر ئەو دەسەڵاتی هەولێرش بی پێمان خۆشە هەولێر دووبەی بێ پێمان خۆشە هەولێر نەک دووبەی بێ دووبەی پلاس بێ بەڵام بەداخەوە ئەو قسەیوانە بەڵێ بەڵام ئەوە جنابی کاکۆسە زوو باسی کرد لە نێوان کوێتەکە و لە نێوان دووبەیەکە یعنی ئەمە خۆشگوزارانیمان بۆ خەڵکی هەولێر دەوێت خۆشگوزاریمان بۆ دانیشتوانی هەولێر بەڵام بەداخەوە ئەو مزایدە سیاسی کە لە انتخاباتەوە دەکرێت بەڕاستی پێویست نەبوو کاک محمود هاوڵاتیەکی هەولێر ینی دەڵێت وە سوێنیشی دەخوارد دەیوت من کەنتۆری ماڵەکەم فرۆشتووە بۆ دابینکردنی تانکەرێک یاخۆ چەند بەرمیلەیەکی کەم ئاو دەڵێت خۆنان و قیر ناخورێ خۆنان و باڵەخانەی بەرز ناخورێ پێتان وایە هاوڵاتیانی هەولێر بە تایبەتی تا چەندە لە هەڵبژاردنەکاندا تۆڵەی ئەم نائەدالەتیەکەنەوە ئەمە پێم وایە وەکو لە سەرتاش باسم کرد دانیشتوانی هەولێر دەنگدەرانی هەولێر خەڵکی هەولێر وشیارن دڵسۆزن متابعی سیاسیان زۆر باشە ئاگان لە بارودۆخی سیاسی هەرێم و عێراقەوە هەیە زۆر وشارن لەو بارودۆخە و تێژ دەگەن چێ ئەو حزبە سیاسیە چێ ئەو لایەنە سیاسیە بۆ مای نەهامەتی و خراپی ئابووری و دارایی و پاشەکەوتی موچە و بڕینی موچە و نەبوونی ئاو نەبوونی نەوتی سپی و خۆمان دەزانین لە ساڵی ڕابردوو لە زستانی ڕابردوو نەوتی سپیلەکان پارێزگای هەرێمی کوردستان دابەشکرا و لە کامی دابەش نەکرا ئێمە دەزانین لە سلێمانی و هەڵەبجە حکوومەتی مەحەلی سلێمانی و هەڵەبجە دەستیان بە دابەشکردنی نەوتی سپی کرد خەڵکی هەولێر ئەوە دەزانی کە هەولێر و دهۆک نەوتی سپی تەنات نەوتی سپی لە زستانەکی قورس دابەش نەکرا کەچی باسی هاوینی کەم ئاوی هاوینی شەکەین ئەوانە هەموو خەڵک ئەزانی پێویست ناکە ئەسڵەن بەبیریشان بینینەوە دەنگدەر ئەوە باش دەزانی بۆیە هەڵبژاردن من پێم وایە ئەگەر لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشەوە نەبێ بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خەڵکی کوردستان تۆڵەی ئەوە دەکاتەوە و ئێستاش بیر لەوە دەکاتەوە کە لەو هەڵبژاردنە دەنگ بەو کاندیدانە کە ڕازگۆن جێ خۆشحاڵیە کە کاندیدەکانی هاوپەیمانی و بە تایبەتی کاندیدەکانی یەکێتی باز لەوە دەکەن کە لە بانگەشەی هەڵبژاردنیان ئەم هەڵبژاردنە بۆ ئەوەیە ئێمە لە عێراق مافە دەستوورەکانمان دەست بەسە بکەین و ئێمە لە عێراق بتوانین بە شێوازێک مامەڵە لەگە کەیسەکان بکەین کە لە پێناو کەرکووکەوە بێ جێبەجێکردنی مادەی سەدسولەوە بێ مافی و استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان بێ لە شایستە داراییەکان لە بابەتەکانی تر کە پەیوەندی بە دەستوری عێراقەوە هەیە زۆر باشە بەڕێز محمود خۆشناو وتەبێژی مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر سوپاس بۆ ئامادەبوونت.